کەسێک تەلەفۆنە کات بۆ مامۆستایەک لەم سەردەمەدا ئەڵێ مامۆستا بەڕێز گوناحبار نابین ئێمە بە ڕۆژوو دەبین بەبێ پارشێو. دەڵێ بۆ؟ دەڵێ هیچمان نییە بیخۆین، هیچ نییە بیخۆین. ئەوش دەسەکا بە گریان، زۆرە گری، حەقی خۆیەتی بگری. گوناحبار نابین بەبێ پارشێ و ڕەمەزان بگرین چونکە هیچمان نییە بیخۆین. کەواتە سپاسی خوا بکە لەسەر ئەو نیعمەتانەی کە دەی خۆی لەسەر سفرە لەگەڵ ماڵ و مناڵی خۆتە. حەمد و سەنای خوا بکە، حەمد و سەنای خوای پەروەردگار بکە، سپاس و ستایشی خوای گەورە بکە کە خاوەنی پارە لە گیرفانتایە کەم یا زۆر، دەتوانی هەندێک شت هەیە یاخود ئەو شتانەی کە دەتەوێت بیکڕیت. بەخوا کەسانێک هەن حەزیان بە زۆر شتە بەڵام ناتوانن بیکڕن، پارەیان پێ نییە. نەفەری وایە دەبینی دەڵێن واریداتی ڕۆژانەی 1000 دینارە، 2000، 5000. ئەمە لەکوێ ئەتوانی هەندێک شتەیە بیکڕێ؟ سپاسی خوا بکە. مناڵەکانت دەبێتە مارکێتێک و شوێنێکەوە شتیان بۆ کڕی، پارەیانت دێتە شتە کڕن، خەڵکەی ئەو توانایی نییە، ناتوانێت بیکڕێ.